بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم خۆی گەورە دەرفەتی پێبەخشینەوە لە ئەڵلقەی دووهەمی بەرنامەی خزمەت بە ئێوەی ئازیز شاد بووینەوە. وەک لە ئەڵلقەی پێشوە ئاماژەمان پێکرد بەرنامەی خزمەتە بە هاونیشتیمانیانی ئەم هەرێمی کوردستانە لە ڕێگەی ئەو نوێنەرانەی کۆمەڵی ئیسلامی کە لە دوای هەڵبژاردنەکانەوە لە ئەنجومەنی پارێزگا و پەرلەمان و وەزارەت و بەڕێوەبەری گشتی و مدیر ناحیە و قایمقامەکان دەست بەکار بوون. بزانی نوێنەرەکانی کۆمەڵ لە ماوەی دەست بەکاربوونیانە بەو هەموو لەمپەر و قەیرانە جۆرا و جۆرانەی کە لە هەرێمی کوردستاندا ئێستا هەیە توانیویانە چی بکەن. لەم ئەڵلقەیەدا میوانداری بەڕێز کامەران حەسەن ناسراو بە کامەران شارباژەڕی قایمقامی قەزای ماوەتمان کردووە. کامەران سڵاو دەبێ. سڵاو لێوەش بەخێربێن سەرچاو بە قەزای ماوەت. زۆر سپاس. با جارێ قەزای ماوەت بە بینەران بناسێنین. قەزای ماوەت گرنگی و ڕۆڵی چییە و پێگەکەی کەوتۆتە کوێی پارێزگای سلێمانیەوە و لە چەند گوند و ناحێ پێگاتوە. قەزای ماوەت تەمان شارباژیار بەگشتی لە ئێستادا لە دوو قەزا پێک دێ قەزای چوارتا و قەزای ماوەت. قەزای ماوەت توانە پێێتە باکووری سلێمانی و پێک دێ نزیکەی 50 گوندی هەیە لەگەڵ 20 موچەیە. پێگەی شارباژیار بە ئام و قەزای ماوەت بە تایبەتی پێگەیشی گرنگی هەبووە چ لە ڕووی مێژویەوە چ لە ئێستا و داهاتووش تەمان گرنگترە بێ. مێژووی کۆنەڵێنی شارباژێر بە ئامێشێکە لەو ناوچانەی کەەوە لە مێژوویەکی زۆر کۆندا ئینسانی تاژیەوە و لە مێژووی تازەشدا بەڕاستی ماوەت پێش قەڵاچوالان و پێش سلێمانی مەڵبەندی بیرنشینی بابان بووە بۆ چەند ساڵی لێرە و حکومڕانیان کردووە. پاشتر کاچنە قەڵاچوالان و نزیکەی لەم ناوچەیە بابانەکان ١٠٠ بووە بۆ 120 ساڵ حکومڕانیان کردووە. ئەو کاتە شارباژێر بێگومان منارەیەکی گەورەی علم و زانست بۆ دەیان کەسایەتی هەڵکەوتوی بواری زانست و کەسایەتی تر لەم منتیقەیە بوونیان هەبووە. ئەوە پاشتریش ئەبێمە بزانین ئەوە شارباژێڕەکان بوون کەەوە بنیادنەری سەرەکی شاری سلێمانی بوون. بابانەکان کە چن تەمەندا قەڵاچوالانەوە چن. پاشتریش لە ئەم ناوچەیە بەعام و قەزای ماوەتیش لە شۆڕش و ڕاپەڕینەکانی شێخ مەحموود لە شۆڕشی ئەیلول لە شۆڕشی نوێی دوای نسکۆ ئەم ناوچەیە لانکەی شۆڕش بووە پێگەیەکی گەورەی شۆڕش بووە گۆڕەپانی ڕوبەڕووبوونەوەی داگیرکەران بووە و لەو شۆڕشانەشە شارباژێڕەکان و قەزای سنووری قەزای ماوەتیش پێکێنەری سەرەکی ئەو شۆڕشانە بوون قوربانی دەری سەرەکی بوون لەو شۆڕشانشدا. پاشترە بە ئام ناوچەکەشمان ناوچەیەک بووە پێش دروستبوونی سلێمانیش لە سەردەمانێکی زوری دروستبوون سلێمانیشدا ناوچەیەکی سەرەکی بازرگانی بووە. ئەمە بێجگەل لەوەی کەەوە پێکاتەی کوشت و کاڵ و کۆمەڵی هۆکاری تر ماوەت ڕۆڵی گەورەی هەبووە و ئەگەر ئێمە ئاوڕێکیش لە تەبیعەتی سروشتی کەسایەتی شارباژێرەکان بینەوانێ نەگەمە زۆر کەسایەتی تریش لە مێژووە ئاماژەی بەوە کردووەکەوە خەڵکانی شارباژێر خەڵکانێکی هۆشیار بوون خەڵکانێکی ڕووناکبیر بوون خەڵکانێکی هێمن و ئارام و ئەو بوون کە بە ئەهلی سوڵح و سەلاحەت ناسراون. زۆر باش ئەمە لە ڕووی مێژوویەوە ئێستا گرنگی قەزای ماوەت لە چیایە؟ قەزای ماوەتەر بەو گرنگی کەەوە ئێستا ئێمە نزیکیمان لە سلێمانیەوانێ ئەوە خۆی لە خۆیان گرنگیەکەێت کە ئێمە بڵێن باگراوندێکی استراتیژین بە سلێمانی و سنوورێکی زۆرمان بە ئێرانەوە هەیە ئەمە خاڵێکی تری گرنگ و دوو ناوچەی زۆر گرنگ بەیەکترەگەێنین ناوچەی پشدەر بە ناوچەی پێنجونەوە ئەمە بێجگە لە پێکاتەی خاکی ئەم مەتیقەکە خاکێکی بەپیتە بۆ زۆر بواری کوشت و کاڵ و ئاژەڵداری و دەوڵەمەندە بە زۆر کانزای بە نرخ و زۆر باشە. لە چەند گوند پێگاتوە لە چەند ناحیە پێگاتوە قەزای ماوەت؟ قەزای ماوەت بەڕاستی تا ئێستا یەک ناحەکە کێشەی لەسرە ناحی گاپیڵۆن کە تا ئێستا یەکلاین بۆتوانێ ئێمە یەکلاینە بۆ تۆ لەسەر چ قەزایەک؟ چوارتا و ماوەت. ئەی لە چەند گوند پێگاتوە؟ ئێمە وەکوتم نزیکەی 50 گوندە ماوەت لەگەڵ 20 موچەیە ئەمە پێکاتی گشتی سنووری قەزای ماوەت. ڕێژەی چڕی دانیشتوان لە قەزاکەتانە بە ئام بە هەم سنتەری قەزاکە هەم دێ و موچەکان زۆرە یان ڕێژەی دانیشتوان و چڕی دانیشتوان کەمە؟ بێگومانەوە بەڕاستی پرسیارێکی گرنگە. ئێمە وەکو ئەوەی کە ئەو دراستانێک کە هەن ساڵی 1970 زیاتر لە 55,000 کەس لە شارباژێر ڕژیاوە بەعام ساڵی 1970 بێگومان پاشتر کە منتیقا هەموو ئەزانین کە
ڕوبڕی ڕاگواستنە بێتەوە ڕوبڕووی وێرانکاریە بێتوانێ ساڵی 1970 حیزبی بەعەز هەر لە ڕووی کارژێڕێ و قەزاکە هەڵەوشێنێتەوە قەزای چوارتە کام منتیقانەش ناحیە بوون لەبەرەوە هەمووی داگیرێ قەزاکە لە ڕووی قانونیەوە هەڵۆشاوەتەوە پاشتر دوای ڕاپەڕین ئایرە دروست دەکرێتەوانێ بە کۆمەڵێ هۆکار بەڕاستی بەداخەوە ناوچەکەمان زۆر ئاوەدان نییە وەکو نفوسی ماوەت نزیکەی 64,000 نفوز لە دائیرەی نفوز لێرە ناینووسراوە بەس وەکو تەواجد ناگاتە ئەو ژمارەیە و بەڕاستیەمە کێشەیەکە ئەو فەرمانگانی پەیوەندیان بە خزمەت گوزاری و ئیشی ڕۆژانی هاوڵاتیانەوە هەیە کوامانە لە قەزاکی ئێوە بوونیان هەیە قامیە دوکو حکوومەتێکی بچووگوایە بەڕاستی ئەنی خۆی لەخوا لێرە 20 فەرمانگەی سەرکی هەیە لە ناوچەکەیە ئەو فەرمانگە سەرێکیەکانی کەوا لە هەموو شوێنەکانی ترا هەیە فەرمانگەی کشت و کاڵە ئاوە کارەبایە شارەوانیە پۆلیسە ئاسایشە ڤێتەرنەریە تەندروستیە گرنگەکان هەن تەمان لە هەموو دنیاە کۆمەڵێ فەرمانگەی گرنگ هەیە لە پێشەمیانەوە شارەوانی تەمان شارەوانی بۆ هەموو شار و ناوچەیە بە پلە یەکەمێ پاشان تەندروستیە پاشان زۆر باش باست لەوە کرد کامەران هەر فەرمانگەیەک پێگە و ڕۆڵ و گرنگی خۆی هەیە باست لەوە کرد سنوورێکی زۆرتان بە کۆماری ئیسلامی ئێرانەوە هەیە ئەمە وای نەکردو بێتە مایی ناوچەیەکی کەسابەت یا با بڵێن مەرزیلەیە بووی کە خەڵکی بتوانن کەسابەتکەن لە ڕێ ئەو مەرزانەوە بەڕاستی من ئەمەیەکێک لەو کێشانی قەزای ماوەتە ئەمەیەکێک لە کێشە سەرەکیەکانی قەزای ماوەتە من ئەمێ ئاماژە بۆوە بکەم پێش دروستبوونی سلێمانی ولا کاتی دروستبوونی شاری سلێمانیدا یعنی شار باژێر بەعام خەتی بازرگانی بەغداد سلێمانی ئێران بووە بە سێ قۆڵەوە سلێمانی بانە سلێمانی سەردەشتە برێز سلێمانی کرماشان کەواتە ئەم منتیقە لە ڕووی بازرگانی و زۆر ئاوەدان بوو بەڵام سیرەکەی لە پاش ڕاپەڕین لە سای حکومڕانی خۆماڵی خۆماندا ئەم شارباژێر بەعام ئەمە خاوەنی یەک مەرزین تا ئێستا مەرزێکی ڕسمیمان نیە لە کاتێکە حدود بۆ سلێمانی نزیکترە لە هەموو شوێنانی کە ئێستا مەرزیانتیایە لە قۆڵەکانی درۆکە پێدەوە ناوێنان ناکات هۆکاری چه مەرزیانە شارەکانی ئێرانیش سەردەشت لە سنووری ئەمەوە زۆر نزیکترە لە دوورایی ئەو مەرزانی تری کوردستان کە لەو شارانەوە هەیەە بەڕاستی منیش هاتوومەتە ئێرە نازانم منی کۆمەڵی محاولە کراوە پێشتر موافقەتی بۆ نەکراوە ئێستاش خۆمان نزانین بارودۆخی حکوومەت چۆنە ینی بزانین گرفتەکان لەلایەن کۆماری ئیسلامیێرانەوە یان لەلایەن حکوومەتی هەرێمەوەیە من ئەوەی من ئاگدارم شتەکە دوولایەنەیە تەمان ئەبێت ینی بەڕاستی کێشەی سەرەکی بێت لە حکوومەتی هەرێمەوە بچکا بواە هەوڵی جدیتر باە خزمەتێک بە ئەومەتیقێت چکە ئەم ناوچێتەوە هەر بەرپرسێکی حکومی و حیزبیەکەی تەواڵێمە قەرزارباری شارباژێڕین قەرزارباری ماوەتین ئەنی ئەبواە ئەمە خزمەتێکی گەورەیە بۆ هەڵکەوتی جوگرافیای ناوچەکە وای نەکردووە کە ئاسان نەبێ مەرزی نێودوڵەتی یان مەرزی لاوەکی لێبێت لە ناوچەکە نەخێر چکە پێسا من دەڵم پەیوەندی ئێرە و سلێمانی نزیکترە لە پەیوەندی مەسەرەن هەموو ئەو مەرزانی ترمان بۆ سلێمانی وە شارەکانی شارێکی بازرگانی وەکو سەردەشت نزیکترە لە حدودی ماوەت و شارباژێر لە هەموو شوێنەکانی تر دوای ئەوەی کۆتا هەڵبژاردننی هەرێمی کوردستان کرا و لایەنە سیاسەکان بەپێی بەرکەوتەی خۆیان بەپێی ئیتفاقی سیاسی هەر لایەنە و کۆمەڵێک پۆستی حکومی وەرگرت لە نێوانە کۆمەڵی ئیسلامی لە چوارچەوەی لیستی خزمەتە کە لە یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی پێکدەن کۆمەڵێک لە پارێزگای سلێمانی کۆمەڵێک پۆستی بەرکەوت لە هەڵبژاردنێکی نێوخۆی حیزبدا کە لە شاری سلێمانی ئەنجام درا جەنابەت کۆمەڵ ڕکەبەرە دەبوو هەڵبژێردرای یا کاندید کرایی بۆی کە ببیتە قایمقامی قەزای ماوە دواتر فەرمانی کارژێڕیشت بۆ دەرچوو تۆ ئەو کاتە چ دیدگایەکت هەبوو چ تێڕوانینێکت هەبوو بۆی کە بتوانی خزمەتێ بکەی بە قەزای ماوەت کە خۆشە شارباژێڕیت خۆی لە ڕاستیە دروستبوونی حکوومەتی خۆجێی بنکە فراوان لە سنووری سلێمانیان دەستکەوتێکی زۆر گەورە بوو بۆ بۆ خەڵکانی زۆنی سلێمانی و بۆ گەلی کورد بە تایبەتی و بە تایبەت کە بەرئەنجامەکەی ئاڵوگۆڕی ئەو ژمارە پۆستانی لێکەوتەوە بە هێمنان و بە ئارامی چکە بەڕاستی ئێمە سیرکەین ئەمڕۆ لە دنیای پێشکەوتووە ینی سەبەبی گەورەی خۆشگوزەرانی سەبەبی گەورەی پێشکەوتن سەبەبی گەورەی سەقامگیری و ئارامی
لە ئەنجامی ئاڵوگۆڵی کورسی دەسەڵات و پۆستە هەیە چکە ئەمەوە ئەکات ئەمە هەڵبژاردن و دەنگی خەڵک ئەکاتە سەنگی مەحەق ئەمەوە ئەکە هاوڵاتی قەناعەتی بەوە بێ کە ئەوەی کەوا سبێنێ محافظە پارێزگارە وەزیرە مدیر ناحیە قایم قامە دەنگی ئەو یەکلایەکاتەوە کاتێک ئەم حاڵەتە تەسبیح دەبێت هیچ حیزبێک لە دەروی حکومەت و ناوە حکومەت ناتوانێت بێباک بێ لە خەڵک لەبەرەوە خۆی لە خۆیان بەڕاستی ئەمەنگاوەنگاوێکی گرنگ بوو دووەم دیدگای من بۆ میشە بۆ ئەم کارەکە دەستم پێ کرد لە دوو خاڵی سەرەکیە بەڕاستی خۆی ئەبینەوە یەکەم ئێمە پێشتر لە ئۆپۆزیسیۆن بووین یەکێک لە دروشمەکانی ئێمەوە بووکەوە ئێمە ئەمانەوێ حکومەتی خەڵک دروستکەین حکومەتی خەڵک بۆ مانایی فەرمانگەکانی حکومەت پۆست و کورسیەکانی خەڵکە ئەبێ لە خزمەتی خەڵکا بێت بێجیاوازی ئەوەی کە ئەم کەسە لە هەر حیزبێکایە هەر هەڵگری هەر ئایدۆلۆژیەک بێ هەڵگری هەر ئاینێک بێت بەڕاستی من وا سێرەکەم ئێمە لێرەین بۆ خزمەتی خەڵک ئەو خەڵکە هەرچی بێت هەر بۆیە ئێمە وەکو ستافەکەی خۆمان بڕیارمان ناوە هاوڵاتی لێرە ڕێزی لێ بگیرێت کاری بۆ ڕاپەڕێنرێت بەدەمیەوە بچێت خاڵی دووەمیش کە من حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئێمە باگراوندێکی ئیسلامیمان هەیە ئەمەش ئەمان خاتە ژێر کۆمەڵێ مەسئولیات و بەرپرسیارەتیەوە ئەوە خوای گەورەی لە قورئانە فەرمێت کەوا یەکێک لە سەرەکی ترین ئیشی پێغەمبەران چەسپاندنی عەدالەت بووە هەتا پێغەمبەران درود و سەلامی خوا لەسەر بێ لە مێژووی بەشەریەتە ڕەمزی دەستپاچی بوون ڕەمزی داوێن پاچی بوون ڕەمزی هەژاردۆسی بوون ڕەمزی ئەوە بوون کە خزمەتیان بە خەڵکی خۆیان کردووە لە مەعانات و دەدەسەری خەڵکی خۆیانە بەشدار بوون و ڕەمزی تەسامح لێبوردەیی بوون یعنی بەڕاستی من ئەوەشم خستۆتە پێشچوی خۆم کە ئێمە هەڵگری ئەمە خلاق و مەبادی و پرەنسی بە بەرزانە کاتە با بپرسم لە دیدگای تۆ لەو دوو خاڵی کە باست کرد زۆر بەڕاشکاوی چونکە ئەم بەرنامی ئێمە بە تایبەت خەڵکی ناوچەکەی خۆت ئەیبینەوە بە کوردستان و دەوری کوردستانی بە شێوازێکی گشتی تا چەند توانیوتە لە ماوەتە حکوومەتێکی خۆجێی خەڵک حکوومەتی خەڵک بێ و تا چەند توانیوتە دادپەروەری بەرجەستەکەیت بەڕاستی خۆ قسێکی جوانە من خۆزگە حەزمەکرد لەم مەسەلەیە خەڵک قسەی بکردایە بەڵام بە ئەو پەڕیتوانەوە هەوڵمان ناوە ئەوەی کە پێمان بکرێ خەڵک دێتە ئێرە ئێمە وەکو کەسوکاری پێشە وەکو کەسوکاری خۆمان لێیانە ڕوانین حەزەکەین هەر کەسێ بێت هەر پرۆژەیەک هەر ئیشە هەر کارێکە بۆ مەتیقەکەمان گەشاوەیە پێشکەوتنە جوانیە وار کەسێکی بێ بەڕاستی لە ئێمە ڕێزی لەگیراوە لای ئێمە ئیشکاری ئەوەی پێوەست بە ئێمەوە بێ زۆر تا چەند کا کامەران بوونی ڕۆتیناتی ئیداری و نەبوونی تۆ لە ناو باڵەخانەی قایم قامێتە ینی غیابوونت بێ مۆڵەتت بێ بە ئیشێکی حیزبی بە ئیشێکی کۆمەڵایەتی خۆت ڕۆژانە نەیتە داوامبەرە تا چەند ئەمە ئیش و کاروباری هاوڵاتیان و گوردنشینان و فەرمانگەکانی ژێر دەسەڵاتی تۆی کردو ینی تا چەند گرفتی بۆ دروستکردن ئایا ئەمە هەیە یان نەخێر بە پێچەوانەوە تۆ دایم حزوڕت هەیە و واژۆکان کێتە بەردەستی تۆ زوو ڕایی ئەبێت و کاروباری هاوڵاتیان پەکی ناکەوێت من سواز بۆخوا نەنی لەوتە هاتم بۆ ئێرە وەکو غیابوون بڕان ناکەم شتێکە بێ نەهاتبم بۆ ئێرە ینی بەردەوام داوام کردووە لە هەموو بار و دۆخێکە لە هەموو کاتێکە بەڵام من تەنها پێشەمانم داناوە کاچمە پارێزگار محافظە بۆ متابعی کتابی خۆمان بۆ گەیاندنی کێشە و داواکاری خەڵکوی خۆشمان بێجگەلەوەی ئێمە بەڕاستی لێرە داوامەکەین و بە مەزبوطی بێ غیابێ زۆر باشە جەنابەت کاتە دەست بەکار بووی لەگەڵ هەموو ئەو کەسانی ترکە لە کۆمەڵی ئیسلامی بەعام لە هەموو لایەنەکان دەست بەکار بوون کەوتن بەسەر قەیرانێکی سەختی داراییە جا باواز لەوە بین ئایم قەیرانە دروستکراوە یان فعلا قەیرانێکە هەبووە و هەیە و دەبێتە عام لەگەڵاکەن ئەوە ئیشی ئەمەنی لەم بەرنامەیە ئێوە توانیتانە چۆن دەست و پەنجە لەگەڵ ئەم قەیرانیان نەرم بکەن و چیتان خزمەت کردو بە هاوڵاتیانی سنووری قەزاکەتان ئێستا ئێمە و دەنگدەرەکانی کۆمەڵی ئیسلامی و هاوڵاتیان بەگشتیانێ بزانن کامەران شارباژێڕی قایمقامی قەزای ماوەت چی کردووە بەڕاستی سەرەتا ئێمە ڕۆژانە بەرکەوتنی گەورەمان هەیە لە نزیکەوە لەگەڵ ئازاری فەرمانبەرانین لەگەڵ ئازاری خەڵکین ئەزانین ئەو خەڵکە لە چه معاناتێکی ناخۆش ئەژی بەهۆی بێموچەیەوە بۆی ئەم قەیرەندارایەوە کە بەڕاستی ئێمە پێش خەڵکی تر زۆر ئازارمانەیە دڵمانژانەکە بۆ وەزا لە زۆر کاتیشا دەسەڵاتمان نییە
من حەزەکەم ینی هەموو جەماوەریش بزانێت و سنووری قەزای ماوەتیش بزانێت کە بودجێ قایمقامیەت 900,000 دینارە. ئەم 900,000 دوو سارەی 6 پستۆنمان هەیە، مۆلیدێکی 100 کەیڤیمان هەیە، تەنکەرێکمان هەیە هەر لەسەر ئەو پارەیە، ئەمە شکانی سار و مۆلیدەیە، ئەمە مەسوفاتی ناودائیرایە، ئەمە ئیفادی هەندێک حاڵەتی مۆزەفە، کۆمەڵی کێشەی تر. ئەو وەزعی دارایی خۆمان بەڕاستی زۆر قورسە، زۆر سەختە، بەڵام بەڕاستی ئێمە چۆکماندا نەداوە بۆ وەزعە بێهیوا نەبووین. ئەمە مەرحەلەیەکە ئەبێ پێویستە ئێمە لەگەڵ خەڵکی خۆمانە بمێنینەوە، خزمەت بکەین، ئومێدی گەورەمانە بێ. وەکو ئەرکی قایمقامیەت لێرە وەکو ئاماژەیەکی بچووکم پێکردمە. تەمەن قایمقامیەت پۆستێکی پڕکار و مەشغەڵەتە لە ڕاستیە. چکە یەکەم جگەل لەوەی وەکومە حکوومەتێکی بچووک وایە 20 فەرمانگەی هەیە، قایمقام بە هەریەکێ لەو فەرمانگە و بەلینکێ بەسراوەتەوە کارێکی ئیشرافی و چاودێر و سەرپەرشتی ئەو فەرمانگانە ئاکات. ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە بەڕاستی کێشەی خەڵک، داواکاری خەڵک، گرفتی خەڵک هەمی دێتەوە بۆ لای قایمقامیەت لەوە. پێش تۆش و لە ئێستاشە بەڵام خاڵی سێم قایمقام لێرە خۆی سەرۆکی لیژنەی چارەسەری کێشە کوشت و کاڵەکانە کە ئەمە شەر لیژنەیەکە بەڕاستی بەردەوامیشی هەیە، سەرگەرمی هەیە، کێشە هەیە، بەداداچوونیەوێت، سەردانی گوندەکانیەوێت. ئەمە جگەلەوە سەرۆک قایمقام سەرۆکی لیژنەی ئەمنیە. لیژنەی ئەمنیش بە هەمان شێوە وەزعێکە ئەویش چاودێری و کۆبنەوەی خۆی و ئەرک و بەرپرسیارەتی هەیە. ئەمە بێجگەلەوە بەڵێن لە نزیکەوە بێ سەرپرشتی کۆمەڵی لیژنەی هەیە وەکو چاودێری بازار و وەکو سوتەمەنی. ئەمە جگەلەوە کە ئەرکی قایمقام وەکو ئەرکە کۆمەڵایەتێکەشی لەسرە، ئەرکی بەدواداچوونی کۆمەڵێ پرۆژە و ئەرکی تری شەیەکا بێ لە نزیکەوە ئاگاداریان بکە. ئەمە وەکو ئەرکی قایمقامیەت بەعام. بەڵام من بەڕاستی بەدەر لەمە کۆمەڵێ ئیشم تیا کرد و ئەمەوێ بیکەم. یەکەم لە بواری گەشە پێدانی مرۆیی، دوم لە بواری ڕێکخراوی خێرخوازی هێنانی ڕێکخراوی خێرخوازی بۆ ناوچەکە. یەکەمیان هەندێک ئیشم کردووە لە بواری گەشە پێدانی مرۆیی و ئیشێکی تر ئیشەکانی ترم کۆمەڵی سپۆنسەرم حاضر کردووە کە ئینشاءالله لە چەند هەفتەی داهاتووە ئەمیشانە چڕەکەینەوەوانێ و بەرهەمی زیاترمانە بێت. لە بواری خێرخوازیشە بە هەمان شێوە من دەمێک هەوڵەیەم هەوڵەکانمان خەریکە بەرهەمیە بێت لە دوو هەفتەی داهاتووە ڕێکخراوی خێرخوازی وعدی پیاوین بێت کۆمەڵی ئیشکا لەم منتیقەی ئێمەیە. ئەمە شتێکی خاڵێکی تریش بەڕاستی عەفوەن کاکداناجان ئاماژەی پێ بکەم. من ئەوم لە پێشاوی خۆمە داناوە کە ئیش لەسەر دوو خاڵی زۆر گرم کەم لە مەتیقا بەدر لەمانە. یەکەم کەلتوری تەسامح لێبوردەیی و پێکەوە ژیان. ئەمە زۆر گرنگە چونکە ئەمە ئاشتی کۆمەڵایەتی لێ بەرهەم دێت. یعنی ئەبێ ئێمە هەمومان هەوڵ بین، نابێ حیزبایەتی و سیاسەتکردن چینەوەڕق بەرهەم بێنێت، نابێ ململانی ناشریفانە بەرهەم بێنێ، نابێ یەکتر شکاندن بەرهەم بێنێ. ئەبێ ئێمە لەم ناوچەیە خزمایەتی و کەسایەتی و دۆسایەتیمان لەسەر و ئینتیمای سیاسی و حیزبایەتیەوە بێت. چونکە لە ئەسڵدا حیزبایەتی و سیاسەت بۆ خزمەتکردنە، نەگەوەی خوا نەخواستە بەلاڕیا ببرێ بۆ کاری زۆر باشە. کاکەمەڕان تۆ تا چەند کەیتە دەوام تەنها لەسەر ئەم مێز و کورسیە تەختەیە دانیشیت و هەچەنەوە ئیشێکی گرنگە ڕایکردن و واژووی ئەو کتابانەی کە بۆتان دێ لێرەوە دەرەچێت بۆ لای تایبەت و پەیوەندیدار هەر لێرەیت یان جەنابەت ئەچیتە ناو خەڵک و جەماوەر و گوند و دێهاتەکان و لە مەشاکیل و لە بۆنە و لە خۆشی و ناخۆشیانە بە شێوازێکی گشتی بەشداریەکەی تا چەند لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەواجودت هەیە؟ بەڕاستی من یەکێک لە ئیشەکان کە بە گرنگ بینیومە ئەبێ ئینسانەوەی لەگەڵ خەڵکی خۆتا بژی لە بۆنەی کۆمەڵایەتیە لە سەردانی گوندەکانە. ئەمە کردومە بە ئامانج ئەوەی کە متابعی من ئەکاونتێکم هەیە بیکە سێری بکات ئەزانێ من لەو مەجالانەیە چالاکیم هەیە، بەڵام من خۆم لێ ڕازی نیم بەڕاستی. ڕازی نەبوونەکەش ئەوەیە لە دەسەڵاتی خۆمانیە. بەڕاستی کە ئینسان دێتە ئێرە زۆر جار ئیش و کار، زۆر جار میوان، زۆر جار مەسەلەن کۆمەڵێ خەڵک هاتن نێوانە، یعنی زۆر واکە ئەمە نەتوانی وەکو پێویست بتوانی کەەوە ئینسان زیاتر لە ناو خەڵکی خۆتا بژی، زیاتر بەسەرکردنەوەتە بێ. بەڵام ئەو لایەنەشم
بەڕاستی ئێمان نەکردو و گرنگی پێ زۆر باشە. ئەو پرۆژە استراتیژی و گرنگانە چین لە قەزاکەی ئێوەیە کە بەهۆی قەیرانی داراییەوە پەکی کەوتو ناتوانن ئێستا ئیشی تیا بکرێت؟ ئەمە خاڵێکی گرنگە بەڕاستی کۆمەڵێ پرۆژی زۆر گەورەیە لە ناوچی ئێمە پەکیان کەوتووە. یەکێک لەوانەیە گەورەترین پرۆژەی بەندایەکە لە گوندی بەزەڕوە، ئەمە سەرمایەکەی 150 میلیارد دینارە، بەنداوێکی گەورەیە بە تەوابوونی شارباژێر ڕاستی ئەبێتە شارباژێرێکی تر بە تایبەت ئێمە لە سنووری قەزای ماوەتایە لەسەر چەمی قەشانە و هەتا سوودەکانی ئەم بەنداوە چیە بێ بۆ ئەم ناوچێ؟ یەکەم لە ڕووی ئاودێریەوە، لە ڕووی گەشتیاریەوە. سێم خاڵێکی گرنگەوەیە نیازێکەیە، یعنی لەم بەندەوە ئاو ببرێتەوە بە سلێمانی وەکو چۆن لە دوکانەوە لێرەوە ببرێتەوە کەوا ئەمەی ئێرە نزیکترە و گرنگتریژە بێت و دیسان جارێکتر ئەم منتیقانە ئەبژێنێتەوە بۆ ئاوە. ئەمە یەکێکە لەو پرۆژانێکەوە قەیرانی داراییەوە وەسێنراوە. پرۆژەی کارەبامان هەیە وەستاوە، پرۆژەی ئەوی میلیارد دیناریمان هەیە وەستاوە، پرۆژەی ڕێگاوبانمان هەیە کە ڕێگایەکی استراتیژیمان هەیە ئێستا سنووری قەزای ماوەت بە پشدەرەوە بەسێتەوە. ئەوە وەسێنراوە ڕێگایەکی زۆر گرنگە، زۆر استراتیژیە بۆ منتیقەیە وەسێنراوە. لە بواری شارەوانیە پرۆژێکی زۆر ماوەستاوە، لە بواری بینای ناو قەزای ماوەتا وەستاوە. ینی کەواتانی ژمارەی زۆر پرۆژەمان هەیە وەستاوە و ئەم وەسانەش هەر گورزێکی کوشەندە نییە لەوەی لە کردی خزمەت گوزاری، بەڵکو بێکارێکی زۆر کوشندەشی خسۆتە منتیقەکەەوە. یعنی ئەمە ئێستا بەڕاستی ژمارێکی زۆر گەنجی بێکارمان هەیە لەم ناوچەیە. با پرسیارێکی تر بکەین بە دیوێکی ترە، ئەگەر ئەم قەیرانی داراییە بە جۆرە لە جۆرەکان کۆتایی پێبێت یان تۆزێک سووکتر ببێ، ئێوە لە بەرنامەتانە هەیە جگە لەو پرۆژانەی کە پێشتر ویستراوە بکرێت و ئێستا ئیدامی پێدرێیان وەستاوە لە بەرقەیان دارایی پرۆژەی استراتیژی گرنگی تر چیە لە خەیاڵی کامەران شارباژێری قایمی قەزای ماوەتە؟ وەکوڵێن ژیان ناوەسێت، ینی بەدەل لەو پرۆژانی کەواتەمان وەسێنراوە خەڵک بەردەوام داواکاری هەیە، داواکاری پردی هەیە، داواکاری ڕێگەوبان، داواکاری کارەباوە. اینجا لە پرۆژەکانی ترە ئەوە تەبعەن بەڕاستی ئەمە من دەمێکە لای بەڕێوەبەری فەرمانگە ڕێزەکانیش وتومە من ئەگەر بارودۆخوانە بووە، ئەگەر مازانیان حکوومەت گوێی هەیە و گوێمان بۆگرێ بەڕاستی هەڵایەکی ئەعلامیمان دروست دەکرێت لەسەر کۆمەڵی داخوازی قەزای ماوەت. یەکێک لەوانە لەسەر مەسەلەی مەرز، یەکێک لەوانە تا ئێستا ماوەت یەک پرۆژەی نیشتەجێبوونی بۆ نەکراوە. ئەو تاکە قەزایەکە لەواچێ ینی تاکە قەزایە بێت کە تووشە و حاڵەتە بۆتەوە کە پرۆژە نیشتەجێبوونی بۆ نەکراوە، ئەمە ماوەتی کوشتووە، ماوەتی حەسار کردوەوە، تا ئێستا لە ماوەتە زەوی ئیفلاسکراومان نییە. ئەم بە هەمان شێوە، ینی کۆمەڵێ زانکۆ و پەیمانگا بوونی هەیە لە قەزاکەیەوە، تا ئێستا ئەوەمان نەبووە. نەبوونی زانکۆ و پەیمانگا کە دوو ناوەندی معریفی گرنگن، تا چەند کەلێنی بۆ قەزاکە دروست کردووە؟ بەتاکید ئەوە فراغێکی گەورەیە، چکە ئەو دوو معاهد و زانکۆ بچینە هەر شوێنێکەوە ئاوەدانیە، لە ڕووی نفوسەوە ئاوەدانیە، لە ڕووی زانستەوە ئاوەدانیە، تا ئێستا نەکراوە. وەکو ئەڵێم ئێستا ئێمە بە مەرحەلەیەکە ڕۆین کە حکوومەت لە بارودۆخێکی زۆر خراپایە، بچی پێدابین ناکرێت. ئێمە بڕواکە جاری وایە داواکاری زۆر بچووک ئەدەینە محافەزە ئەویش پاکانە ئەکا کە وەزعی خراپە ناتوانێت ئەوکاری بکە لە کاتێکم بڕای پێکەن چکە وەزعەکە خراپە، لەبەرەوە تەمە ناکەین ڕۆژێ زووتر ئەم بارودۆخ خراپە تێپەڕێت، زۆر باش ئاوەدانی بکەیتەوە منتیقە، ئێمەش بەڕاستی بتوانین خزمەت بە خەڵکی خۆمان بکەین لە سنووری قەزای ماوەت. با بێنە سەرەوەی کە بزانین کامەران شارباژێڕی وەکو خودی خۆی، وەکو خزم و کەسوکاری، وەکو لایەنە سیاسەکەی تۆش کە کۆمەڵی ئیسلامیە، تا چەند بەبوونی تۆ بە قایمقام لێرە سوودمەند بوون، بەڵام وەڵامەکەی دوای ئەم ناوبڕە. بینەرانی بەڕێز و خۆشەویست، پشوویەکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاو بینەرانی بەڕێز، لە ئەڵقەی دووەمی بەرنامەی خزمەت من دانا محەممەد، میوانداری کامەران حەسەن ناسراو بە کامەران شارباژێڕی قایمقامی قەزای ماوەتمان کردووە. پێشناوبڕەکە لێم پرسیت وەک خۆت، وەکو خزم و کەسوکارت، وەکو حیزبەکەت کۆمەڵی ئیسلامی، بەهۆی ئەوەی کە تۆ کورسی و پۆستی قایمقامی قەزای ماوەتت وەرگرتووە،
ئەو شتانە چین کە سوودمەند بووی لی و پێش ئەوەی بێتە ئێرە نەتبووە ئێستا بەهۆی ئەم پۆستەوە هەتە. وڵا سپاسەکە من پێشتر ئاماژەم بە چەند خاڵەگە کەوتم هەندێشتم کردووە بە خوتەی عملی خۆم کە من لە شوێنەکە بێ پۆسی خەڵک بێت بە جیاوازی ئینتیمایانەوە لەبەرەوە لەواشی ئەو خەڵکی مەتێکەش ئەو شایەتێن بۆ بنکەوە من ئەوە بە یەک چاو لای من خەڵک بە یەک چاو سەیە دەکرێت ئەوەی هاتە ئەم دایرە خزمەتی پێگرێت بۆی کە هەمانە لە سنووری یاسا و ڕێساکانە. چۆن ئەگەر ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی بنەماڵەیەک لەم ناوە دەنگدەری کۆمەڵی ئیسلامی بێنێرە تۆ بە چاوێکی تایبەتر سەیران ناکەی لەوەی کە لایەنێکی تر بێ؟ بۆ نمونە ئێستا ئەمە لێرە کێشەمانە بۆ کێشەی نەقڵکردنی فۆڕم تەمەن شتێکەیە لە حکوومەتە دابەشکردنی بوجە ئەگەر هەبێت لەسەر ژمارەی دانیشتوانە چەند فۆڕم هەبێت بڕواکە من هاوڕێی زۆر نزیکی خۆماتووە بۆ فۆڕم بۆ نەقڵکردنی فۆڕمەکەی لێرەوە بۆیە وتومە ناکرێت وەکەوانێت 50-60 کەس هاتی بێداوای کردبێت بەس لەوانە خزمی نزیکی تیا بووە خزم هاوڕێ نزیکی تیا بووە تومە داوای لێبرنەکەمانیکەوە یەکێک لە موافقەتە نەکردووە. بەڵێ زۆر باشە کاکەمەران بوونی ئۆتۆمبیل بوونی زەوی بوونی خانوو بوونی نازانم کۆمەڵە ئیمتیازاتی ترەوەی کە ئێستا لای خەڵک وا متەبع هەر کەسێک پۆستێکی حکومی وەرگرت ئیتر کۆمەڵە شتی دەستەکەوێت. تۆ چیت لەمانە دەستکەوتووە؟ بەڕاستی ئەمە لەو زۆرە مەسئولانێکەوە مەغدورین نەگەوەیکەوە ئیمتیازمان پێدرابێ. جارێ ئێمە وەکو قایم قام تا ئێستا ئەوە نزیکەی ساڵێکە ئێمە لێرە داوامەکەین تەنانەت پاسەوان و شۆفێریان بۆ دانەمەزراندوین. ئەمە یەک لە تاریخی بۆ شخصی خۆت. بەڵێ ئەمە یەک لە تاریخی لەواشە لە تاریخی عێراقا شتی وا ڕوویاوێت. یعنی تۆ قایم قامێک دایمەزرێنیت بەڵام نەشۆفێری بێتێ نە پاسەوانی بێتێ چکە ئەم پۆستە خۆی لە خۆیان پۆستێکی حکومیە ڕێز و هەیبەت و احترامێکی هەیە ئەمە نەکراوە ئەمە ئیترەوە قسەیەکە و قسەی ترە لەگرێت. زەوی خانوو زەوی خانوو هیچ نەدراوە تەبعاً هیچ وەر نەگیراوە چکە وەزعەکە ئازانین چۆنە بەڵام بەپێی قانون لە هەموو با بڵێن یەکێکی ئیداریە بەڕێوەبەری ناحیان قایم قام خانووی تایبەتی خۆی هەیە لەو قەزایە. وڵا سپاسەکەم وەت بیر خزمەوانەیە چەند خۆی نییە تەمانە من قایم قام لێرە خانوویی هەیە خانووی حکومت بەڵام من بەڕاستی بەهۆی کۆمەڵی زروفەوە نەمتوانی بێمێرە و حەزیشم نەکرد خانووی حیجزکەم ئایا بۆ مەسلەی سیاحی خۆم بەکاری وێنم هەفتەیەک مانگی دووجە لەگەڵ خێزانمان بێن و بڕۆین و ئەوە من سپاس بخوا ئەو خانووە بەخشی بە مامۆسایەک لێرە مامۆسایە کرێکی بوو ئێستا خانووی قایم قامیەت مامۆسایەکی بەڕێزیتیایە ئەوەش تاکە شتێک بوو کە من بتوانم لەو مەجاالە خزمەتی پێ بکەم مەسلەی بەس مەسلەی ئەو خانووی مەسلەی سارەیە تەمان سارێکمان دراوەتێ بە ئەمانەتە هەر کاتێک لە زیمەتە تا و کاتێک قایم قامی بەکو چۆن پێشتر من لە قایم قایم پێشم بەرگرتووە کاکەمانان بەڕاشکاوی بۆ کاروباری شخصی خۆت بۆ سەیران و سیاحەتی خۆت ئەو ئۆتۆمبیلی حکومەت بەکارێنی تۆ لە بارگای حیزبیت داوامەکەی لە گازیەوە منیش لانی کەم هەفتان نەبێ ماگانە بێسەریان تا ئێستا تانان سارەکەی منێ لە بەردەم بارگای حیزبا بینیوە من پرسیار لە تۆکەم تۆ وەڵامی بینەران بەرەوە تەنە بڕوا بکە بۆ ئەوە تەنانەت بۆ محافەزە بۆ پارێزگار سارە شخصەکەی خۆمە بە ئەنی کە ئەو سارە بەمە ماڵەوە لە گەراجەدا یێنێم تەواو تا ئەو ڕۆژەی ئێمەوە بۆ دەوام بۆ پارێزگار بۆ محافەزە کە ئاچم بە سارە شخص قەمەرەکەی خۆمەچم زۆر باشە کاکەمەران بێگومان لە قەزای ماوەتا کۆمەڵێک حیزب و لایەنی سیاسی بوونیان هەیە و بارەگەیان هەیە و ڕێخستنیان هەیە سەراحەت پێمان بڵێ بەڕاشکاوی تا چەند لایەنی دەسەڵاتی ئەم ناوچەیە یان هەر حیزب و لایەنێکی سیاسی تر لەمپەری سیاسیان بۆ تۆ دروست کردو لەوەی کە تۆ نەتوانی تەنانەت بە ئیشە ڕۆژانەکانی خۆشەویستیت تا ئێستا ئەو حیزبە سیاسانی ئێرە بە تایبەتی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە باڵا دەسە هیچ لەمپەرێکیان دروست نەکردووە بووم و من لەگەڵ بەرپرسی حیزبەکانە چ بەرپرسی کۆمیتە چ بەرپرسی مەکۆ چ حیزبەکانی تریش پارتیەوە چەند ماجێکە لێرە نەماوە بەرپرسی ناوچەیان پەیوەندێکی زۆر دۆستانەمان هەیە علاقە و هەواڵپرسینی زۆر لێکترەوە نزیکین من پێ خوشحاڵم ئێستا بەڕاستی هەزەکەم حیزبەکانی تری کوردستان ئەوانەی ئەکەنە جێگەی بەرپرسیارەتی خەڵکی ڕۆشنبیرین
خەڵکی متەفاهمن خەڵکێکن مەبەستیانە ئەوانش لەگەڵ معاناتی خەڵکی خۆیان نابژین ئەمە نقطەیە گرنگە چکە بەڕاستی زۆربەی کێشەی خەڵکی حیزبی لە وڵاتی ئێمە باش و خراپەکە بووە یعنی کابرا دانراوە لە شوێنەکە مەسئولێک بووە مەسئولێکی حیزبی حکومی شخصەکە خراپ بووە ئەم خراپە ڕووی حیزبەکەشی ناشرین کردو ڕووی حکومەتەکەشی ناشرین کردو کەواتە تۆ لەمپەری سیاسی تا ئەم لەحظەیە نییە پرسیارێکی تر لەوانەیە بوو ترێت جا قایم قام و بەڕێوەبەری ناحیە و نازانم زۆر جار بە وەزیرەکان جوترێ کەی گرنگە خۆ مدیر عامەکەی خوار خۆی بە قسەی ناکە خۆ بەڕێوەبەری فەرمانگەکەی خوار خۆی بۆ جەناب لەرە ئاسایش هەیە پۆلیسێ تا چەند ئەمانە لە ڕووی ئیداریەوە گوێڕایاڵی فەرمانەکانی قایم قامی قەزای ماوەتن و هاوکاری تۆن من بدایەت کە هاتم لەگەڵ ستافەکەی خۆمە کۆبوومەوە بە تەفسیل کۆمەڵێشتمان پێکەوە باس کردووە کە ئەبێ ئەمە یەکتن بین ئەمان جێمە خزمەتکردنی خەڵکە لێرە پێویستە ڕێزدا یاسا و دەوام و هەموو ئۆشتانە بگرین لەگەڵ بەڕێوەبەری فەرمانەکانیشە بە هەمان شێوە کۆبوونەوەمان کردووە من وەکو ئەنجەندای ئیشکردنی خۆم بۆوان تەڕح کردووە و سواز بخوا علاقەم لەگەڵ ئەو بەڕێوەبەری فەرمانەکانە زۆر باشە زۆر تەنسیق هەیە کاری هاوبەشمان هەیە هەمومان تا ئێستا من بەڕاستی ڕوبەڕووی مدیری فەرمانگەیەک نەبوو بەتەوانێ کەوا ئەو پرۆژانەمان کە خزمەتکردن بە خەڵکە لەمپەر دروستکە یا خۆتە و بێوێ ئاراستەکە بەرەو شوێنێکی تر بەرێت زۆر باشە باس لە حیزبایەتی کرد بێگومان توێسە نوێنەری کۆمەڵی ئیسلامیت لە قایمقامەتی قەزای ماوەد و ئێستا تۆ خزمەتی خەڵکەکەی کۆمەڵ دایناویت کە خزمەتی هاونیشتیمەنیان و هاوڵاتیانی ئەم دەڤەرە بکەی باست کرد زۆر جار حیزبێک کەسێکی خراپ نمایندەیەەکە حیزبەکەش خراپەکە و خۆشی لای خەڵک خراپەکە منەوێ بە دیوێکی ترا بپرسم تا چەند کۆمەڵی ئیسلامی کێشە و گیر و گرفتی بۆ تۆ لەمپەری بۆ تۆ دروست کردووە کە ئیشەکانە بەرەو پێش نەچێت ئایا کۆمەڵی ئیسلامی تەداخلی کردووە یان نە ئەگەر تەداخلی کردو تەداخلێکی ئیجابی کردووە یان سەلبی کردووە بۆ تۆ یەکەم بەڕاستی من وەکو سیغا عامەکە من وەکو کۆمەڵی ئیسلامی لێرەم کاتێک خزمەت بەو حیزبی خۆمەکەم کە لێرە من دڵسۆزی خەڵک بم لە خزمەتی خەڵکا بم لەگەڵ معانات و دەدەسەری خەڵکی خۆما بژین ئەمە خزمەتکردنە لەوانە بێ ساڵانی پێشووتر ئەم بەشتە معکوس بێت کابرا مەسەرەن لە پۆسی وەزارەتە مدیر ناحیە قایم قامە هەستی کردووە فشار بەکاربێنێ خەڵک کاتە حیزب خەڵک چاوترسێنکە خەڵک لە والێ بکە بە ناچاری بێتە حیزبیەوە بەڕای من ئەمە خزمەت نییە ئەوە یەک دوو بەڕاستی وەکو کۆمەڵی سامی نەک لەمپەریان دروست نەکردووە بەڵکو ئەوان من یەکەم جار کە لێرە لەگەڵ هاتم بۆ ئێرە من ئیعلانی ئەوم کرد من هاتووم بۆ ئێرە ئی خەڵکم حیزبایەتیم بەجێشتەوە بۆ هاوڕەکانم لەوێ ئەوان مەڵبەندیان هەیە ناوچیان هەیە ئەوانیش حیزبایەتەکەن من لێرە لە خزمەتی خەڵکە وەکو کۆمەڵی سامیش بەڕاستی منەوە ناشار بەوانێ هەموو جارێک کە ئێمە جگەر لەوەی کە ئۆرگانێکمانێ ئۆرگانی حکومەت و پەرلەمان من جاروبار مەکتەبی سیاسی بینم هەموو جار داکۆشیان لەوە کردوتەوانێ ئەوەی بەوان ئەکرێت وەکو خزمەتی خەڵک ئامادەن مسپاسیانەکەم وە زۆر جاریش خۆشم یەخەم پێگرتوون کێشەکانم بردووە کێشەی خەڵک خزمەت گوزاری ئەم وەزعانە و تومە ئەوە پێتان نەکرێت بۆ خەڵک بیکەن ینی لەو لایەنەوە وەکوتم کامەران شتێکم بیرکەوتەوە بیستو ماڵێن تۆ زۆر جار لەم قەیرانە داراییە جگە لەوەی حکومەت وەزعەتی کۆمەڵی ئیسلامیش لە باردۆخێکی قەیرانایی دارایی زۆر خراپایە زۆر جار بە ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی هەندێک ئەتوێ هەندێک ئیش و کاروباری ئێرەش بە حیزب بکەیت تا چەندەمە ڕاستە وڵا ڕاستە یەکەمان پێگوتون بەڕاستی چەندان جار یەخەم پێگوتون ئەوان لە دڵفراوانی خۆیانەوە قوڵیان کردووە قسم کردووە ئەم پۆستە ئێمە بۆ خزمەتی خەڵک کردومانە بەو لایەنەوە پێم وتون کە بەڕاستی وەکو ئەرکێکی مەسئولیت ئەوەی کە پیان نەکرێت ئەوان بیکەن هەرچەند خۆ شتێکی شاراوەنی ئەمڕۆ کۆمەڵی ئیسلامی ژووکو چەند حیزبێکی تر معاناتی گەورەی داراییان هەیە وەزیان خراپە بەڵام لانی کەم جوان بۆ گرتووم لانی کەم کۆمەڵی ڕێنماییان ناومەتێ ڕێنماییاومەتێ بۆ
خزمەتکردنی زیاتری ئێرە من لەو لایەنەوە سپاسیانەکەم. هەرچەندە باست لەوە کرد باسی 900,000 دینارە کردوەکو بودجەی باڵێن قایم قامێت، بەڵام ئەوەندەی دەست بەکاری وازام ساڵێک نابێت تا چەند ئامادەن کە لایەنی پەیوەندیدار ئەوانەی چاودێری دارایی یەکەن جا چ چاودێری دارایی سلێمانی بێت چ لیژنێ تایبەتمەندەکانی ئەنجومەنی پارێزگا بێت ئامادەن بۆ ئەوی کە مەلەفی دارایی قایم قامێت بخەنە بەردەستی ئەوی کە چاودێری و لێکۆڵینەوەی لێ بکات. شەفاف بە کورتی تا چەند ئامادەن شەفافیت پەیڕەو بکەن. وەڵی من حەزەکەم بێن بەس هەر کەسێ بێوازم خۆیان بە قەرزار دەرەچن 900,000 بەڕاستی مەمانەتی گەورەمان لەگەڵ ئەو وەزعە هەیە. جاری وایە لەواچێ بیرەکەینەوەڵین بە چاکەش لە لێرە نەمێنێت کاتێک ئەمە هەر شتێکی زۆر زۆر بەسیتە. ینی وەزعمان خراپە حەزەکەین چکە ئەمە پارێکەوە ڕاستی پارێکەوە نیە و حکومت ئەمڕۆ لە دۆخێکە خێری پێشێ نەک لە وەزع کابێکەوە بەڕاستی سۆلی ئیسرادە لە ئەو پارەکەمە بکرێکەوەیە هەرچەندە بەڕاستی من وەکو بۆی لای خاڵ لای بینەر ئاشکرا بێ ئێمە لێرە ستافی ژمەریاریمان هەیە 4 کەسن پارە لای ئەوانە سنوور لای ئەوانە حسابات لای ئەوانە ینی ئەوە نییە شتێک بێ بڵێن وەکو کە بڵێن هەتا ئەو پارەکە مشکە من لە بەدەستی منابێت و من تەسەڕفاتی پێ بکەم. زۆر باشە پەیوەندی تۆ لەگەڵ پارێزگا و پارێزگاری سلێمانی بە تایبەتی چۆنە ئیشوکارەکانتان چۆن ڕایەکرێت لە پارێزگا ئایا کۆنتاکت و لینکتان هەیە لەگەڵ پارێزگار و پارێزگای سلێمانیە؟ تا ئێستا زۆر باشە زۆر باشە بەڕێز کاک دوکتۆر ئاسۆ تا ئێستا چەندان جار خۆی مبادری کردووە بانگی کردوین گوێی بۆ گرتوین ئێمەش سکاڵا و گلێی و داواکاری خەڵکمان بردوتە لای وەکو پێی ئەوەی کە لە بەردەستایە چەند جارێک هاوکاری کردوین هەرچەندەوە بەڕاستی برینی ئەبی ساڕژ نەکردووە بەڵام هەموو جارێ ئەویش تاکیدی لەوە کردوتەوە بارودۆخی زۆر خراپە بارودۆخی ئەوان زۆر خراپە زۆر جار ئەڵێ ئێوە کێشەی قەزایەکتان بەسەرەوەیە من کێشەی محافەزەیەکم بەسەرەوەیە لە سیغە عامەکەیە عەلاقەمان باشە. زۆر باشە ئەوەتەی ئێوە دەست بەکاربوون و حکومەت یاریمی تەشکیل کراوە حکومەتی کابینی هەشتی بنکەفراوان ئەو وەزیرانە چێن کە سەردانی ئەم ناوچەیان کردو و ویستویانە خزمەتێ بگەن بێرە تا ئێستا کە وەکو وەزیر نهاتووە بەڕێز وەزیری کشت و کاڵ کاک عەبدولستار ئەو وعدیاوە بێت بێستن نازانی وعدەکە بەڕاستی دوور و نزیکە لەو حاڵەتە ئێمە پرۆژەی بۆ ئامادەکەین کێشەکانی ئەم ناوچەیەوە لەگەڵ ئەویش حەزەکە خۆشی لەگەڵ جوتیارەکانی شەکۆ بێتەوە تا لە نزیکەوە هەم کێشە و داواکاری ناوچەکە بگەێنن بە بەڕێز وەزیرەوە وەزیری کشتتوکاڵ بەڕاستی ئێمە پێ خۆشحاڵین هەر وەزیرێکی تر مبادرە بکا بێتە ئێرە ئێمە لە خزمەتی ئابین کێشەکانی نیشان دەین ڕێنمایی باشێ بین ئەمە حەزەکەین ئەندامانی پەرلەمان سەردانی مەتیقەکە بگەن حەزەکەین ئەندامانی ئەنجومەنی محافەزە بێن هاتوون ئەندامانی ئەنجومەنی پارێزگا جارێک بەڕێز کاک فەیسەڵ هاتووە ئێترەوانی تریان نهاتوون ئێمە حەزەکەین بەڕاستی بێن تاکو ئەوانیش هەڵگری بەشێک لەو معانات و گرفت و داواکاریانەوە خەڵکە بن و لە کەناڵ و ئۆرگانەکانی خۆیانە ئیشی لەسەرکرد. بەڵێ کاک کامەران بێگومان شارباژێر پێگەیەکی تایبەتی کۆمەڵایەتی هەیە و ئەوەی کە یەکێکە لە خاڵە درەوشاوەکانی ناوچەی شارباژێرەوەیە کە کەمترین کێشە و گیرروگرفتی کۆمەڵایەتی و عەشایری و ئەمانی تێدایە و کەمترین ڕێژەی کوشتنی ئافرەت لەسەر شەرەف و کۆمەڵە کێشەی کوشتن و ڕاوڕۆت و دزی هەر زۆر ینی زۆر کەمەیە هەر نییە لەم ناوچەیە بەڵام تا چەند ئێوە توانیتان لە ڕووی کۆمەڵاتیەوە سوود وەرگن لەو کەسانی کە پێگەی کۆمەڵاتیان بەهێزە و توانایی داراییەکی باشیان بتوانن ئەوان ڕاکێشن بۆ خزمەتکردنی خەڵک. سەرەتا من بەڕاستی پەیوەندیمەکو لەگەڵ خەڵکە من لە زۆر لاو خۆم بە قەرزدارباری خەڵکەزانم خەڵکێک هاتوون بۆ پیرۆزبایی ئازێتان کێشاوە هەواڵ پرسیین پۆل لەو خەڵکایی ناو قەزای ماوە دیگوندەکانی دەوروبەر زیاد لەوەش لەوە نەبێت دەیان کەسایەتی جۆرا و جۆر لە سلێمانی و ئازێتان کێشاوێ هاتبنە ئێرە من کە هاتوومەتە ئێرە وا هەزەکەم لە نێو کەسوکارە نزیکانی خۆمدان بەڕاستی پەیوەندێکی زۆر باشمان هەیە لەگەڵ و ئازیزانەماندا ئەمە لەلایەکەوە
لە لای ئەوە بەڕاستی لە لای ئەوەی کە هەندێک مەحاولاتمان کردووە هەندێک پرۆژەمان هەیە لەو بوارەوە کە ئێمە حەزەکەین بە تایبەتی ئەوانی کە هەن بەهانامانەوە بێن من حەزەکەم خۆیان بێن لیژنێ دروستکەن سنووقێ دروستکەن ئەم سنووقە لە خۆیان لە ژێردەستی لیژنێکی خۆیان نابێت بەس لەو حاڵەتانەیە کە جاری وایە گوندێکە کێشێکی بە ملیۆنی حەلە بێ بە 500,000 حەلە بێ یاخود ئەمانە خۆیان مبادرە بکەن چکە بەڕاستی ئێمە هەمومان قەزەلباری شارباژێڕی شارباژێر شانازی بۆ هەمومان یعنی من شتێک بیر بینەرانە خەموانێ لەنی بە درێژایی ساڵانی قات و قڕینەوەتەکان یعنی هەموو ئەو حادیسانی لەو چەند ساڵە ڕوویاوە ناگاتە ژمارەی پەنجی دەستێک یعنی ئەم منتیقێکی زۆر ئارامە زۆر بێکێشە بووە هەرتا خەڵکی منتیقە ناسراون بۆی خەڵکێکی کۆمەڵایەتین خەڵکێکی هۆشیارن خەڵکێکی ئەهلی سڵح و سەلاحەتن ئێمە ناڵێ نەمان فریشتن کێشە هەرە بێ بەڵام الحەمدولله تا ئێستا ئەو کێشانەی کە هەبووە لە سنووری تێنەپەڕاندووە لە سنوورێکا وەسا و کێشەکان چارەسەر بوون زۆر باشە کات لەوە زیاتر ڕێگەمان پێ نایە وردە وردە گەیشتینە کۆتایی بەرنامەکە بەڵام قسەیەک پامێک ویستی بێتە بیڵیت من بەهۆی پرسیارەکانەوە پێم بڕی بێتیت و نەمهێشت بێ بیڵیت ئەتوانیت دواوتەی خۆت دوا پەیامی خۆت بۆ هەم بۆ حکومەت هەم بۆ حکومەتی خۆجێی پارێزگای سلێمانی هەم بۆ دانیشتوانی قەزای ماوەت و گوندەکانی دەوروبەری بڵێیت کێشەکان بۆ حکومەت باسم کردن هەر لە نبوونی مەرزە لە نبوونی پرۆژەی نیشتەجێبوونە لە تەکمیلی کۆمەڵە ڕێگاوبانی سەرەکیە کێشەی هەندێک کارەبای سەرەکی ئەمانە ئەوە باسکراون و من لە کەناڵی تریشەوە بە حکومەتم گەیاندوو دووهەم بەڕاستی من داواکارم تا ئێستا نەکراوە وەزیری کشت و کاڵ مبادرێ بکە زۆر خزمەتی گەورە بەم ناوچە ناکات ئەویش ئەوەیەکەوە هەر ناوچێ مەسن شارباژێر کۆنفرانسێک بەستێ بۆ تایبەت بە گوندەکانی منتیقەیە بۆ قسەکردن لەسەر کشت و کاڵ لەسەر جۆری ڕوواک لەسەر درەخێ میوە چکە جوتیاری ئێمە بەڕاستی زۆر گوناحە ڕێنمایی نییە نازانێت لەو زەویەکەمەی کە هەیەی لەو ئاو هەوایە چۆن ئیسادە بکات کە بەروبوومە بچێنێ کە ئیسادە هەبێت کە مێستا لە وڵاتانی تر وەکو ئێران تورکیا ئەم قۆناغان تێپەڕانەوە ئەمە ئەگەر کاک عەبدولستار وەکو وەزیری کشت و کاڵ ئەمە بکە بەڕاستی خزمەتێکی زۆر گەورەیە بە ناوچەکە دووهەم داواکاری من لە زانکۆکانە زانکۆ بە تایبەتی کۆلێژی کشت و کاڵ و زانکۆ مرۆڤایەتیەکان ئەلی حەقە ساڵانە ئەوان ساڵانە دەیان بەحسیان هەیە لە بەحسی پۆلی چواریان ئی بەکالۆریۆس و بەحسی ماستەر و دکتۆرا با ساڵانە کۆمەڵێ لە بەحسی لانێکم بەحسی ئەوەی بەکالۆرۆسەکە لە بواری کشت و کاڵیە بێنە ناوچەکە دراسە بکەن لەسەر وەکوتم جۆری خاک جۆری ڕوواک کێشەی جوتیار بە هەمان شێوە کۆلێژەکانی زانستی مرۆڤایەتیەکان ئەوانیش حەقا ساڵانە چەند حەسەیەک دەرخانکەن بۆ یشکردن لەسەر خەڵکی ئێرە کێشەی خەڵکی ئێرە کە ئەمە خزمەتێکە بەڕاستی بە منەوچەوە کرد زۆر باشە وتم دوا قسە بەڵام من شتێکی گرنگم بیر کەوتەوە ئەوی ژێ لە کاتی پێگەیشتنی بەروبوومی خۆماڵیە وەزارەتی کشت و کاڵ بڕیاری داوە لە مەرزەکانەوە بەروبوومی کشت و کاڵی وڵاتانی دراوسێ داخەڵ نەبێت هەرچەنە ئێرە مەرزی نێودەوڵەتی یان فەرمیلە نییە بەڵام گومانی تێدا نیە کە قاچاق هەیە و بە شەو بە ڕۆژ شدێت و ئەڕوا تا چەند ئێوە لەو کاتانەیە کە بەروبوومی ناوچەکە پێگا هەوڵەکانتان چڕەکەنەوە بە هاوکاری لایەنە پەیوەنددارەکان کە هیچ شتێک داخڵ نەبێت لە سنوورەوە وەڵام سپاس دەکەم ئەم شتێکی تری بیر خسمانێ لە سنووری ئێمە مەسەلەی بەرهەمی کشت و کاڵی داخڵ نابێت هیچ نە بە قاچاق و نە بە ڕسمیدا بە پەلەوەریش بە ڕسمی داخڵ نابێت قاچاق هەیە بەس ئەوەی ئەوەی بکرێت دەستگای ئاسایش پۆلیس ڕوبەڕوێ بێتەوە بەڵام خاڵێکی تر هەیە بەڕاستی ئەم منتیقەیە ئەمە مەشهورەکەوە بە تایبەتی گوندی گەڵاڵە و قامیش و دەوروبەر ئەنی ڕزێکی زۆریان هەیە ساڵانە ترێکی زۆریان هەیە ئەمە من بانگەوازەکەم بۆ هەم خاوەن سەرمایە گەورەکانی خۆمان هەم بۆ وەزارەتی کشت و کاڵ ئەم منتیقە هەڵەگرێ بەڕاستی کارگەیەکی دروستکردنی شەربەت لەم ناوچەیە بکرێتەوانێ کە لەوانەیە ئەساسیاتی شەبێت ئەگەر کارێکی وا بکەن ئەمەش لە لایەکترەوانێ هەم کۆمەڵە دەستی کار ئەکرێتە کار لە ناوچەی ئەمە هەم ئەو بەروبوومەش ساڵانە کە بەشێکی زۆری بەداخەوە لە وەرزی بەروبووم پێگەیشتان خەسارە بێ کە بەش جارێکتر بە وەکو داهاتێک گەڕێتەوە داهاتی نەتەوەی بۆ
تێگەڕای خەڵکی کوردستان. هەر لەسەر داهات کۆتا پرسیارەکەم تا چەند کۆمەڵی سەیرانگا بوونیان هێ لە سنووری قەزاکی ئێوە تا چەند بوونەتە مایی داهات بۆ سنووری ئیداری قەزاکی ئێوە ئەم سەیرانگایانە؟ ئێمە کۆمەڵی سەیرانگامان هەیە و کۆمەڵە شوێن مڕەشەحن بۆ بکرێنە سەیرانگا خزمەتیان پێ بکرێت ئاوادان بکرێنەوەنێ، بەڵام بەڕاستی ئێستا هیچ نەکراوە. دەنا شارباژێر من ناوچەی زۆر دڵڕفێنمان هەیە، ناوچەی جوانمان هەیە، دڵگیرمان هەیە کەەوە ئیحتیمامی پێ بکرێنە ناوچەی گەشت و گوزار وەکو بە تایبەتیش کە ئێمە لە سلێمانیەوە زۆر نزیکین، بەڵام تا ئێستا وەژێکێکە لەو پرۆژانی کە بەڕاستی حکومەت لای لێ نەکردوتەوە. کامەران شارباژێڕی قایمقامی قەزای ماوەت، سواز بۆ ئامادەبوونت لە ئەڵقەی دووەمی بەرنامەی خزمەت. سواز بۆ ئێوەش، سواز بۆ ماندووبوونتان، سواز بۆ برا بە ڕێزانەی پشکامێرە ئێمەش ئێوەمان ماندوو کرد هیلاکیتان بەرزە نرخێنین و دەستان خۆش بێت. زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست، تا ئەڵقەیەکی نوێی خزمەت و ناساندنی کەسایەتێکی دیکەی کۆمەڵ کە خزمەتەکە بە هاونیشتیمانیان لە پۆستە حکوومیەکانە، هەموو لایەک بەخۆی گەورە سپێرین کوردستانێکی ئاوادان بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.